وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم راپۆرتی هەناردەکردن و فرۆشتنی نەوتی مانگی ڕابردووی لە ڕێگەی بۆریەوە بڵاو کردەوە کە ڕۆژانە زیاتر لە 540,000 بەرمیل نەوت هەناردەی بەندەری جەیهان کراوە و داهاتەکەشی زیاتر لە 636 ملیۆن دۆلار بووە. بەپێی راپۆرتەکە مانگی ڕابردوو زیاتر لە 16 ملیۆن و 766,000 بەرمیل نەوت هەناردەی بەندەری جەیهانی تورکیا کراوە و 16 ملیۆن و 183,000 بەرمیل نەوتی لێفرۆشراوە، واتە نزیکەی 600,000 بەرمیل نەوت لە کۆگاکانی بەندەری جەیهاندا هەڵگیراوە. وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت هەر بەرمیلێک نەوت بە 39 دۆلار و 32 سنت فرۆشراوە لە کاتێکدا زیاتر لە 5 مانگە بە تێگڕای نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا لە سەرووی 50 دۆلار بووە. وەزارەتی سامانە سروشتیەکان ئاماژە بەوەش دەکات داهاتی نەوتی فرۆشراو لە ڕێگەی بۆریەوە لە بەندەری جەیهان زیاتر لە 636 ملیۆن دۆلار بووە. بەڵام دوای لێدەرکردنی خەرجی و پارەی کۆمپانیاکانی نەوت زیاتر لە 416 ملیۆن دۆلار ماوەتەوە کە ئەوەش لەگەڵ داهاتە ناوخۆیەکانی دیکە بۆ موچە دابین کراوە. هەر بەپێی راپۆرتەکە مانگی ڕابردوو ڕۆژانە زیاتر لە 73,000 بەرمیل نەوت بۆ پاڵاوگەکانی کەڵک و بازیان دابین کراوە کە لە مانگەکەدا دەکاتە زیاتر لە 2 ملیۆن و 269,000 بەرمیل، بەڵام هیچ ئاماژەیەکی بەداهاتی ئەو نەوتە نەکردووە کە دراوە بەو پاڵاوگانە. ئەوە لە کاتێکدایە ئەگەر نرخی هەر بەرمیلێک نەوت بە هەمان نرخ فرۆشرا بێت کە لە راپۆرتەکەدا ئاماژەی پێکراوە کە 39 دۆلار و 32 سنتە بۆ هەر بەرمیلێک، ئەوە داهاتی ئەو نەوتەی لە مانگی ڕابردوودا دراوە بەو دوو پاڵاوگەیە دەکاتە نزیکەی 89 ملیۆن دۆلار. هاوشێوەی راپۆرتەکانی ڕابردوو وەزارەتی سامانە سروشتیەکان لەم راپۆرتەشدا هیچ ئاماژەیەکی بە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی تانکەرەوە نەکردووە، لە کاتێکدا بەپێی بەدواداچوونەکانی NRT لە ڕێگەی چاودێریکردنی مەرزەکانی پەروێزخان و باشماخ و حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیلەوە زانیوێتی ڕۆژانە 840 تانکەر نەوت کە دەکاتە 230,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا هەناردە دەکرێت، داهاتەکەشی مانگانە دەکاتە نزیکەی 248 ملیۆن دۆلار. هەرچەندە لە راپۆرتەکەدا وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت مانگی ڕابردوو ڕۆژانە بە تێگڕا زیاتر لە 540,000 بەرمیل نەوت لە ڕێگەی بۆریەوە هەناردە کراوە، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە بەدواداچوونێکیدا ئاشکرای کرد لە مانگی ڕابردوودا وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم ڕۆژانە 664,000 بەرمیل نەوتی لە ڕێگەی بۆریەوە هەناردە کردووە و داهاتەکەشی زیاتر لە 736 ملیۆن دۆلار بووە. ئاماژی بۆش کرد گەرداهاتی فرۆشی نەوت لە ڕێگەی تەنکەر و پاڵاوگەکان و داهاتی ناوخۆ بە 250 ملیۆن دۆلار بخەمڵێنرێت، ئەوە داهاتی مانگی ڕابردووی حکوومەتی هەرێم زیاتر لە 1 ملیار دۆلار بووە، بەڵام حکوومەت و وەزارەتی سامانە سروشتیەکان بە بیانووی جیاوازەوە دەیەوێت نیوەی ئەو پارەیە بگەڕێنێتەوە هەرێمی کوردستان. ماوەی چەند ڕۆژێکیشە NRT دەستی کردووە بە بڵاوکردنەوەی زنجیرەیەک راپۆرت بە پشتبەستن بە بەڵگە و سەرچاوی بیانی و زانیاری تایبەت و نهێنی لەسەر گەندەڵیەکانی نەوت و دیارنەمانی داهاتی نەوتی هەرێمی کوردستان. هەروەها NRT بە بەکارهێنانی هەندێک لە داتا و زانیاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی نەک داتا و زانیاری تر ئاشکرای کرد کە ئێستا مانگانە کۆی داهاتی هەرێم دەگاتە زیاتر لە ملیارێک و 100 ملیۆن دۆلار کە ئەوەش بەشی موچە دەکات بە سیستەمی کۆن و زیاتر لە 500 ملیۆن دۆلاریشی دەمێنێتەوە. لەگەڵەوەی سامانە سروشتیەکان مانگانە راپۆرت لەسەر داهاتی نەوت بڵاو دەکاتەوە، بەڵام بەشێکی زۆری پەرلەمانتاران و میدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەردەوام و ماوەی چەند ساڵێکە ڕەخنا لە حکوومەتی هەرێم دەگرن لەسەرەوەی داهاتی نەوت شەفاف نییە. لەگەڵەوەشدا تا ئێستا داتاکانی سامانە سروشتیەکانیش لەسەر فرۆشتنی نەوت بە بۆری لەلایەن لایەنی سێهەمەوە یان لیژنێکی چاودێری دارایی و پەرلەمانیەوە چێک ناکرێتەوە.